هەرچەندە پێشتر وەک دەگوترێ مۆسکۆ پشتیوانی لە ڕکابەرەکانی سەرۆکی نوێی فەڕەنسا دەکرد، هەر بۆیە پێدەچێت ئەم سەردانەی ڤلادیمیر پوتین بۆ پاریس داڕشتنەوەی پەیوەندیەکانی رووسیا و فەڕەنسا بێت، بەڵام بەو مانایە نییە بگوترێت لەسەر تەواوی دۆسیەکان تێگەیشتنی هاوبەشی ئەلیزێ و کرملن هەن. Notre priorité absolue, c'est la lutte contre le terrorisme. هەرچی سەرەکی و بنسینەیەمان شەڕی دژی تێرۆریزم و لەناوبردنی ڕێکخراوە تێرۆریستەکانە بە تایبەتی داعش. ئەمەش پرەنسیبی کارەکانمانە لە سووریادا. دەتوانین لەگەڵ رووسیاشدا هاوبەشیمان هەبێتەوە و هیواداریشم بتوانین قۆناغێکی گواستنەوەی دیموکراسیمان هەبێت لەگەڵ پارێزراوی دەوڵەتی سووریادا. سەرۆکی فەڕەنسا هیوادارە مۆسکۆ و پاریس بتوانن زانیاری بەسوود لە نێوانیاندا ئاڵوگۆڕ بکرێن و کاری پێکەوەییش بکرێ تا تێگەیشتێکی هاوبەش بێتە ئاراوە لەسەر ڕووداوەکانی ناو سووریا. لەو بڕوایەدا وڵاتە شکست خواردوەکان مەترسین بۆ سەر دموکراسیمان. ئەو وڵاتانە وەک بینومانن بوونەتە مایەی پێشڕەوی تێرۆریستان. ئەمەشم بە سەرۆکی رووسیا وتووە کە هێڵی سوورلا ئێمە بەکارهێنانی چەکی کیمیاییە و هەرگیز بەبێ وەڵامدانەوەی فەڕەنسا تێناپەڕێت. هەر لە سەرەتای قەیرانی سووریاوە مۆسکۆ پشتیوانی لە ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکات و هێشتاش سوورە لەسەر هەڵوێستی خۆی. لەسەر سووریا هەڵوێستی ئێمە زانراوە بۆ سەرۆکیشم باس کرد. بنەماکە ئەوەیە شەڕی تیرۆریزم بە وێرانکردنی سەروەری وڵاتێک ناکرێت کە ئێستا سەرقاڵی شەڕی ناوخۆیە، بەڵام دڵنیام دەتوانین یەکگرتوو بین لە شەڕی دژە تیرۆریزمدا و ئەنجامی ئەرێنی بەدەست بێنین. دووبارەی دەکەمەوە ئەو سەرکەوتنە تەنها لەو کاتەدا دەبێت کە هێزی هاوبەشمان لە ئاستێکی پراکتیکدا بن و پێکەوە دژی ئەم پەتایەی سەدەی 2021 بجەنگین. ئەم سەردانەی سەرۆکی رووسیا هاوکاتە لەگەڵ سەرهەڵدانی ناکۆچیەکان لە نێوان ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. سەرۆکی ئەمریکا لە یەکەم کۆبوونەوەی لوتکەیی وڵاتانی کۆمەڵەی حەوتدا دەیخواست جەختکردنەوە لەسەر دۆسیەکانی کۆریای باکوور و بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بێ، بەڵام ڕێبەرانی ئەوروپا دۆسەی گۆڕانکاری کەشوهەوا بەلایەنەوە گرنگ بووە. پێم وایە ئەمریکا تابوتوی هەڵوێستەکانی خۆی دەکاتەوە لەسەر ئەم بابەتە و سیاسەتی خۆی دیار دەکات، بەڵام هیچ گومانێک لەسەر گرنگی ئەم دۆسەیە تایبەتەی گۆڕانکاری کەشوهەوا نییە. ئەوروپا دەخوازێت پەیماننامەی پاریس کە براک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا مۆری کردبوو وەک خۆی جێبەجێ بکرێت، بەڵام جارێکیان داناڵد ترامپ ئەو پەیماننامەیەی بە هەڵخەڵەتاندن ناودێر کرد. نوێنەرانی یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەم شەش وڵاتەدان چەند ڕۆژی ڕابردوو نیشانی دام پشتبەستنێکی تەواوەتی بە خەڵکی تر کۆتایی پێهات. ئێمە وەک هاوبەشی نزیک دەمێنینەوە. بەڵێ ئەڵمانیا هاوبەشی ئەمریکایەوە، بەڵام دەشزانین کە پێویستە ئەوروپایەکان چارەنووسی خۆیان لە دەستی خۆیاندا بێت. گازەندەکانی ئەوروپا هەر تەنها لەو دۆسێ ژینگەییەدا سنووردار نییە. ئەوروپا لەگەڵ ئەو سەوداچەکێشدا نییە کە سەرۆک ترامپ هاوکاتی سەردانەکەی بۆ شانشینی عەرەبستانی سوعودیە مۆری کرد. بەپێی ئەو ڕێکەوتنە ئەمریکا لە ماوەی 10 ساڵدا باین نزیکەی 500 ملیارد دلار چەکی جۆراوجۆری پێشکەوتوو بە عەرەبستانی سوعودیە دەفرۆشێت. ئەگەر وڵاتێک بڕواتە وڵاتێکی تر کە ڕێز لە مافەکانی مرۆڤ ناگرێت و کۆنتراکتێکی گەورەی چەکمۆر بکات، کاتێ وڵاتێک دەزانێت خەڵک بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە دووچاری مێنەتی دێنەوە و دەمرێن، ئەوە دەڵێن ڕۆژئاوا بچووکتر بۆتەوە و یان هەر هیچ نەبێت لاواستر بووە. لەگەڵم ناکۆچیانەشدا بەڵام هێشتا بەرژەوەندی هاوبەش و بەهای هاوبەشان لە نێوان ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئەتڵانتی لەسەر و هەمووشیانەوە دۆسەی شەڕی تێرۆریزم.